بەڕێز جەنابی کاک شێخ فاروق و سەرجەم شەیدانی حەڤەی شوبات بە خێرهاتنێکی گەرمتانەکەین بۆ سەر مەزاری پیرۆزی شەهید هەردی کۆتا شەهیدی خۆپیشاندانەکانی حەڤەی شوبات و ڕۆژانی دواییە کە لە ڕۆژی 19 مانگدا بە سەختی بریندار بوو لە بەردەم نەخۆشخانەی ئیمەرجەنسی شاری سلێمانی و لە 23 مانگدا گیانی پیرۆزی سپارد بووە دواکاروانی شەیدانی حەڤەی شوبات و ڕۆژانی دوایی. بۆیە بە خێرهاتنێکی گەرمتانەکەین بۆ 11مین ساڵیادی ئەو شەهیدە سەربەرزە ئێستا ژووتاری بنەماڵەی شەهید هەردی لەلایەن بەڕێز کاک شێخ فاروقەوە دەخوێنرێتەوە با بفەرمێن. بە خێرهاتنی ئێوەی هاوڕێ و دۆست و ئازیزان ئەکەین بۆ 11مین ساڵیادی شەهیدی خۆپیشاندانەکانی حەڤەی شوبات کە کۆتا شەهیدی ئەو کاروانە پیرۆزە بوو کە بە دەستی کۆمەڵێک چەتە و چڵکاوخۆری دەسەڵات گیانی پیرۆزی خۆیان بەخت کرد. ئێمە 11 ساڵە دەناڵێنین بەدەست ئەم کۆمەڵە مافیا و چەتەنە سیاسیانەوە هیچ داواکاریەک ئاراستەی ئەم گەندەڵ و دزانە ناکەم، بەڵکو ئەم کەیسە هەڵدەگرم بۆ کاتێکە دەسەڵاتێکی عادل و دادپەروەر و دادگایەکی سربەخۆ لەم کوردستانەدا حکم دەکا. دڵیاتان ئەەکەم ئەم خوێنە بە ناحەق ڕژاوەی دەستی لێ هەڵناگرم وەکو ئەو تاوانانەی سەدامی دیکتاتۆر ملی پێکرایە پەتەوە. منیش ئەم خوێنە بە ناحەق ڕژاوە ئەخەمە ناخی خۆمەوە هەتا ئەو ڕۆژگار و کات و ساتانە خۆی دێ. بەڕێزان ڕۆژانە دوور و نزیک کۆتایی دەسەڵاتی ئەم چەتانە دەردەکەوێت. ڕۆژێ لە بەغدا ڕسوا دەکرێن و ڕۆژێ لە هەندەران ڕوویان ڕەش دەکرێت و لە کوردستان ڕۆژانە هاوڵاتیان بێزاری خۆیان دەردەبڕن. ئینشاءڵڵا ئەمە کۆتاییانە. بەڕێزان لەمە زیاتر کاتان ناگرم. بە ناوی بنەماڵەی شەهید هەردی و هەموو شەهیدانی حەڤەی شوبات و ڕێز و سپاسی یەکە بە یەکەتان دەکەم و زۆر سپاسی ئەو هەموو خەمخۆرانەی هاندەران دەکەم و خەمخۆرانی شارەکانی تری کوردستان زۆر سپاسانەکەم. یاخوا بەخێر بێن ئێوەن ئارامی دڵی ئێمە ئەشەمبیلا پیاون لە بنەماڵەی پیاون ئەوانەی کە لەگەڵ ئێمەن یا ئەوانەی کە لە ماڵەکانیشیانن هەر بە هەناسەیەک بە سەلامێک لەگەڵ ئێمەیان ئێمە زۆر سپاسیانەکەن. یاخوا بەخێر بێن سەرچاومان.